لە کۆنگرەی ساڵی 1970 ئەوانەی پێشمەرگەی شۆڕژگێڕ بوون وەلانران و ئەوانەی بکوژ و کۆنەجاش بوون کرانە کۆنگرەوە. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لەو ڕۆژەوەی کاکە حەمە لەگەڵ سۆسیالز ڕێککەوت یەکێتی شەڕێکی یەکجار زۆریان لەگەڵداکردن. شەڕەکان هەمویان بەسەرکردایەتی کاکە حەمە بوون. لەوێ زۆر پێشمەرگەی ئازا و پاڵەوان هەبوون. لەو شەڕانەدا چەندین پێشمەرگەی ئازا و قارەمان لە ناو چوون و کوژران. لە ساڵی 1970 بابەتی کۆنگرە دەستی پێکرد. دکتۆر مەحموود تازە لە سووریا گەڕابوویەوە، کێشەی لەگەڵ بەرەی جووددا هەبوو. تەواوی بەعسیەکانی عێراقیش لەگەڵ مام جەلالدا بوون. لە هەموو لایەکەوە هەوڵیانەدا گومان بۆ ئەو دروست بکەن تاکو بگەڕێتەوە یاخودەوە تا حیزب تێک بدات. هەر ئەمە نەبوو. عەزیز عەقراوی لەگەڵ پیاوێکدا بە ناوی عەبدول خالق کە کۆن لەگەڵ شووعیەکان بوون، بەڵام ئەوان دەریان کردبوون چونکە لەگەڵ هاشم عەقراوی بۆ ڕژێم ئیشیانە کرد کەچی هاتن و هاتنە ناوە و دواتر تاقمێکی تریژ هاتن و وتیان ئێمەش یەینە ناوە. ئەوان بە ناوی بازنەی ڕۆشنبیریەوە هاتن. ئەوانی ژاتنە ناوە، بەڵام ڕاستیەکەی ئەوە بوو ئەوان لە بادینان پێشمەرگەی قیادە موەقەتە بوون و بکوژی 40 پێشمەرگەی بێتاوان بوون، بەڵام هەر ئەوە بە ئاسانی هاتنە ناوە. ئەمە بێلەوەی عەزیز عەقراوی و هەڤاڵەکانی لە شۆڕشی ئەیلول تەسلیم بەڕژێنبوونەوە و خیانەتیان لە کورد کردبوو. ئیتر لە بەرەم هۆکارانە حیزب بوو بە سێ بەش. زۆربەی دڵسۆزەکانی خاو بوونەوە و بڕیاریاندا کە بێدەنگی هەڵبژێرن. بەم شێوەیە لە 12 ئایاری ساڵی 1970 کۆنگرە بەسرا و بوو بەهۆی دڵساردبوونەوەی چەندین پێشمەرگە. کۆی ئەو بەرپرس و پێشمەرگانەی کە سارد بوونەوە لە حیزب بە نزیکەی 200 پێشمەرگە و بەرپرس دەبوون. لەم ساردبوونەوەیەدا یەکێتی توانی دەستی خۆی بخاتە ناو ئیشەکانیانەوە و زۆربەی زۆری ئەو کادرانە کرانە هی خۆیان، چونکە مام جەلال پارەیەکی زۆری لەو پێناوەدا دانا تاکو ئەو کارە بکات. تەنانەت پارەی بۆ ئەو کەسانەش بڕیەوە کە لە ماڵەوە دانیشت بوون تاکو نەگەڕێنەوە ناو حیزب و حیزب لاواز ببێت. هەرەو کاتانەش بوو حاجی شێخ قادر هات و وتی کە ئەو چەک و تەقەمەنی چاکی وەرگرتووە بە ناوی ئیسلامی بوونەوە. کەسێکمان ئەوی دەرکرد و وتبووی ئێمە چۆن لەگەڵ کەسێکی ئیسلامی ڕێک ئەکەوین. بەڵام دواتر لە بارەگای سەرەکی لەگەڵ سەرکردایەتی ڕێکەوتنێکی لەگەڵ کرا و چەک و تەقەمەنیەکانیان لێوەرگرت و هەر ڕاستەوخۆ دوای ئەوە دەستکرا بە شەڕ و هەڕەشەکردن. بەم شێوەیە شۆڕژی کورد درایە بێژنگ و هەر لایە و بەسوودی خۆی ئاڕاستەکەی دەگۆڕی و پێشمەرگە و بەرپرسی بەلای خۆیدا ڕادەکێشە.